زدني خوري آزادي يكساني لا سوي هريم تعودي رازنا خمزي رشنانا كردستان من سر خوبي بيني جهان اگر هاتی مرزگارت بو با یک جان من سر بخوبه خمیزاری نگلمان نشتیمان من یک توبه خمیزاری نگشتمان کردستان من سر بخوبه یک نام زدنی خوری آزادی یکسانی لاسوی هریم تاوندی پەیامی جەماوەری هەڵەبجە بۆ شەڕبانان و گەلی ڕۆژاوای خۆڕاگر وا دیسان ئەردۆغانی فاشی و دژە کورد وەک گورگی برسی و بەدەر لە هەموو پرەنسیپ و یاسا نێودەوڵەتیەکان پەلاماری ڕۆژاوای کوردستانی دایەوە و جامی ڕقوقینی ڕەشی بە شەهیدکردن و بریندارکردنی ژن و منداڵی کورد قوڵب دەکاتەوە. ئێمە وێڕای ناردنی سڵاو و پەیامی پشتیوانی بۆ شەڕڤانان و گەلی ڕۆژاوای خۆڕاگر بە توندی ئەم هێرش و پەلامارە ئیدانە و شەرمەزار دەکەین و هەموو لایەک دڵنیا دەکەینەوە کە ئەنجامی کۆتایی ئەم پەلامار و شەڕەنگێزیەی ئەردۆغان بەسەرکەوتنی گەلەکەمان لە ڕۆژاوای کوردستان دەشکێتەوە. هەروەک چۆن ئەنفال و کیمیاباران لە باشوور بە قازانجی کورد شکایەوە و سەددامی ئەندازیاری کیمیاباران و ئەنفالی ڕیسوای بەرقاپی خودا و گەل و مێژوو کرد. هەر بۆیە لەم هەل و مەرجە ئاڵۆز و هەستیارەدا بە پێویستی دەزانین کە ئەم پەیامە گشتگیرە ئاڕاستە بکەین بەو هیوایەی کاریگەری ئەرێنی لەسەر لایەنە پەیوەندیدارەکان هەبێت. یەکەم، کاتی ئەوە هاتووە کە نەتەوەی کورد و دۆستەکانی لە هەر چوار پارچە و لەسەر تاسەری جیهانیش یەک دەنگ و یەک هەڵوێست دژی ئەم داگیرکاریە بوەستنەوە و شەرمەزاری بکەن. دووەم، لەسەر ئاستی حکوومەت و پەرلەمانی هەرێمی کوردستان پێویستە لە بری هەڵوێستی شەرمنانە و بەیاننامەی بێکردار هەڵوێستی جددی و کردداری وەربگیرێت وەک پچڕاندنی پەیوەندی بازرگانی و سیاسی و دیبلۆماسی لەگەڵ ڕژێمی تورکیا و داخستنی دام و دەستگا دیبلۆماسی و کۆمپانیا بازرگانیەکان کە شادەماری ئابووری تورکیا دێنێتە لەرزین. سێهەم، کردنەوەی دەواازە سنووریەکان بەڕووی ڕۆژاوادا و هەڵمەتی کۆکردنەوەی هاوکاری و ناردنی بۆ ڕۆژئاوا. چوارەم، هاندانی گەنجانی وڵات پارێز بۆ ڕووکردنە ڕۆژاوا و بەشداریکردن لە شەڕی پیرۆزی دژی داگیرکەراندا. پێنجەم، حزب و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بە کردداری بێنە مەیدان و ڕێبەرایەتی خەڵک بکەن بۆ چالاکی و خۆپشاندانی مەدەنی گەورە و بەرفراوان بۆ بەردەم UN و کۆنسڵگەری و نوێنەرایەتی دەوڵەتان لە هەرێمی کوردستان. شەشەم، هەر ئەمڕۆ لە سەرانسەری تورکیا دەیان هەزار مەلای تورکی فاشی لە منبەری مزگەوتەکانەوە فتوای فەتحی ڕۆژاوای کوردستان دەدەن و دۆعا بۆ سەرکەوتنی ئۆردوی داگیرکەری تورک دەکەن کە ئەمە جگە لەوەی زوڵمێکی گەورەیە لە نەتەوەیەکی بندەست لە هەمان کاتدا سوکایەتیە بە ئیسلام و مسلمانان و خراپ بەکارهێنانی سوورەتەکانی قورئانی پیرۆز. بۆیە ئەرکی سەرشانی مسلمانان بەگشتی و مامۆستایانی ئاینێ بە تایبەتی کە هەڵوێستی تند و وەڵامی پڕبەپێستیان بۆ ئەو مەلا ڕەگەزپەرستانە هەبێت و چ لە منبەری مزگەوتەکان و چ لە کەناڵەکانی ڕاگەاندن و چ لە شەقام ئەرکی سەرشانی خۆیان جێبەجێ بکەن. کوردستان سەر بەخۆبێ کەمێک تێر و زۆرێک بێار و گرسیڵەوانش پاڵپشت بن بۆ ئەوەی بەڕاستی کارەساتە ئەگەر مەرگەساتەکان کۆمان نەکاتەوە. کارەساتی گەورەوەیەکەوە ئەو دیمەنەکەن بۆەوەی کە لێرن و ئاسپاسانەکەن بۆەوەی کە ئەرکی ئەخلاقی خۆتان جێبەجێ کردووە. ماوەسایی ئەمە پوش نیم ڕەشەبات هەڵم گرێت و یاریم پێکەی لەسەر ڕووبار کاتبوونی زیاتر بۆ گەشەکردنی زیاتر چ لەسەر ئاستی سیاسی چ لەسەر ئاستی کۆمەڵایەتی چ لەسەر ئاستەکانی ترکە کۆمەلگای ئێمە.
ئینشاء الله ئەبێ بە لافاوێک ستەمکاران ڕادەماڵێت ڕیشە کێشیان دەکات کردنەوەی سی ئێمە سەبارەت بۆ دۆخەیستە لە ڕۆژاوا ڕووەدا ئەمانوێ لەم ڕێگەوە هاوسۆزی خۆمان دەربڕین بۆ بەشێک لە جەستەمان کە ڕۆژاوایە ئەوەی سە لە ڕۆژاوا ڕووەدا قەتڵ عامێکی بە کۆمەڵە جۆنەسایدێک لەلایەن ڕژێمێکەوە بە ناوی ڕژێمی تورکیا ئەیکات هیوادارم نەتەوەی گورکەکان بێنە سەر خەدەسرم بابەتە ئەوانەی ئێستا بە ناوی مافی مرۆڤ و بە ناوی دەوڵەتەوە بارزگاری لە خەڵکەکەن ئەوەتا لە بەشێک لەم پارچێ زەویە کە پارچێکە لە جەستەی نیشتمانەکەی ئێمە مناڵە کوژرێ ژنە کوژرێ خەڵکی سەبیلە کوژرێ ئەوەی ڕووەدا لە ڕۆژئاوا بە بەرچاوی هەموو دنیاوە نازانم نابیستن نابینن هەر ئەوانن کە ئێستا یان دیفاع لە کۆمەڵی خەڵکەکەن کە هیچ بنەمایەکی ئەو تویان نییە کە ناوی نیشتیمانە ناوی چی ئێمە نیشتیمان لەسەر نیشتمانی خۆمان لەسەر وڵاتی خۆمان وێرانەکەین ئەکوژرێن بۆ نایەن سیرکەن بزان چی ڕووەدا لە ڕۆژئاوا مناڵە کوژرێت ژنی سیڤیلە کوژرێت ئەوەی ڕووەدا لێرەشەوە لە شەڕ شیوانەکەی ئێوە ئەڵێم بە ناوی دینەوە ئەوەکەن داوا لە وڵاتانی ئیسلامیەکەم جوابیان هەبێ قسەیانە بێ لەسەر ئەمە کورد موسڵمانە لە چوارچێوەی ئەو هەواڵوێستەی کە کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ ئیدانەکردنی هێرشەکانی سوپای تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستانی بان ئەمڕۆ لە قەزای سەی سادقی ژاوڵاتیان لە سەر شەقامەکان هەمان ناڕەزایەتی و هەمان دەنگی ناڕەزایەتی بەرزەکەنەوە داواکەین کە ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان داواکەین کە هاوڵێستیان نەبێت لەگەڵ کوردوە و عاتیفەی کە ئێستا هەیە بەرامبەر بە ڕۆژاوا ئەوانش بێنێتە دەنگ و ئەوانش ئیدانەی ئەو هێرشە بکەن وە هەوڵی جدی بدرێ بۆ ڕاگرتنی ئەو هێرشانەی کە ئێستا هاوڵاتیانی ئێمە لە ڕۆژاوای کوردستان شەید و برینارەکرێن کە تێیاندا مناڵە ژنی بەتەمەنەوە ئەوەی کە ئەوان ناوە هەڵمەتیکانی ئاشتی بەدڵنیاییەوە ناتوانێت ئاشتی بسەبێنێ لەبێ و ناوان مەبەستیان لێ ئاشتی بەڵکو مەبەستیان لێی قەرکردنی گەلەکەمانە لە ڕۆژاوای کوردستان بیان خێنە ژێر فشارەوە بۆ ئەوەی کەوا هەڵوێستی جدی بنوێنن بەرامبەر بە تورکیا و